خەڵکیش ڕابێنێ باسی چاکسازیمان بۆ دەکات. دوای زیاتر لە مانگونی وێک چاوەڕوانی موچەخۆران بۆ وەرگرتنی موچەی مانگی دوو، حکوومەتی هەرێم لە کۆتاییەکانی مانگی شەشدا بڕیاری دابەشکردنی موچەیەک بە بڕینی نزیکەی 1/4 دەدات. ئەم بڕیارە ناڕەزایی لای چین و توێژە جیاوازەکان لێکەوتەوە. بۆ ئەو مەبەستە مامۆستایان و فەرمانبەرانی گەرمیان لە بەردەم قایمقامیەتی قەزای کەلار گردبوونەوەیەکیان دژی بڕیاری کەمکردنەوەی موچە بەڕێوە بردو داوای هەڵوەشانەوەیان کرد. ئەم گردبوونەوەی ئێمە گردبوونەوەیەکی خۆڕسکانەیە لە دوای ئەو بڕیارەی کە ستەمکارانە و زۆر بێڕەحمانە و زۆر بێبەزەیانە هەموو حیزبەکان ئەوانەی دەسەڵات بەشدارن ئەم بڕیارەیان داوە. ئەم گردبوونەیەکی خۆڕسکانەیە دژ بەو بڕیارەی کە موچە هەر خۆی نییە، بەڵام ئەوان هاتوون موچیان کلکوگوێ کردێ، یعنی بڕیوانە. بۆیە ئەم خۆپیشاندانە دژ بەو بڕیارەیە و دژ بە دواکەوتنی موچەیشە. و ئێمە وەک کۆمەڵێک فەرمانبەر و مامۆسا و کاسبکار و لێرەشەوە بانگەوازیەکەین بۆ هەر کەسێک لە هەر سلکێکایە لە حکومەتا بەشدار بێت، چونکە ئەمە مافی گشتیە. هۆکاری ئەم کردبوونەوەیش ئەوەیە کە بە 6 مانگەوەی کە موچەمان وەرنەگردووە هیچ کەسێک هەڵوێستی نییە. ئەمە تەنها مامۆسایە، کۆمەڵی نخبەی مامۆسایە کە بە درێژایی چەند مانگێمە خۆپیشاندانمان ڕێکخستووە کە خۆپیشاندان کراوە. هەروەها تەنیا مامۆسایش نییە، داوا لە هەموو چین و توێژەکانەکەم، داوا لە هەموو چین و توێژەکان بە پۆلیس، بە ئاسایش، بە فەرمانبەر، بە هاوڵاتی، تەنانەت دوکاندارەکانیش ئەبێ خەڵکی بیر لەوە بکاتەوە هۆکاری نەمانی بازار چییە، هۆکاری نەمانی موچە چییە، هۆکاری نەمانی ئەم دەستکورتی و دەستپانۆکردن لە خەڵکە و زۆربەی زۆری ئەمانی کە بە خێرخوازی ئەژین، زۆربەی زۆری ئەوانەی کە لە ناو ماڵەکانە خۆیان دەدەنە پێشی کامێراکان داوایان لێ یەکەم بێنە سەر جادە. یعنی ڕاستە من ئیمانم بە کۆرۆنا هەیە، ڕاستە ئیمانم بە نەخۆشی هەیە، بەڵام خۆپارێزیش هەیە. ینی ئەمە قسەکانی ئەمەی تر نازانم داواکاری چی بکەین لە حکومەت. ئەم حکومەتە گوێنی، ئەم حکومەتە کەڕە، ئەم حکومەتە لاڵە. مامۆستایەکی بەشدار لە گردبوونەوەکە دەڵێت چاکسازی بە بڕینی موچەی مامۆستایان و فەرمانبەران ناکرێت، بەڵکو دەبوایە دەست بۆ داهاتی تاڵانکراوی خاڵە گومرگیەکان و گەندەڵیەکانی سێکتەری نەوت و موچەی بندیوارەکان ببرایە. ئێمە وەکو مامۆسایان و فەرمانبەران و سەرجەم ئەتوانین بڵێن چین توێژەکان لە کەلار ئەمڕۆ ئەم گردبوونەوەمان ئەنجام داوە. ئامانجی گردبوونەوەکەمانش ئەوەیە کە خۆتان نەزان وەکو لە ڕاگەیاندنەکانش بەیان کراوە دوێنێ یاسای بەناو چاکسازی بڵاو کراوەتەوە کە ئێمە بە چاکسازی نازانین بەڕاستی دەستبردنە بۆ قوتی خەڵک ئەوە چاکسازی نیە. ئەوانەیەکەن ئەگەر ئەوانەیانێت چاکسازی بکەن پێویستە لە سێکتەری نەوتە بیکەن، پێویستە لە مەرزەکانە بیکەن، پێویستە لەو کۆمپانیانە بیکەن کە خۆیان هەیەە ساڵهای ساڵە باج نادەن، پێویستە لەو سێکتەرانی تر بکرێت کە نابێتە هۆی بارگرانی بۆ خەڵکی کەم دەرامەت. بەڕاستی ئەمە ئەم چاکسازیە بە هەموو شێوەیەک ڕەدەکەینەوە، قبوڵی ناکەین، بەردەوامە بین لەسەر ناڕەزایەتەکانمان لەسەر مانگرتن هەرچی ڕێگەی مەدەنیە ئەیگرینە بەر. وا بڕیارە خۆپیشاندانەکان لە گەرمیان درێژەی هەبێت تا کاتی بەدەمەوە هاتنی لایەنی پەیوەندیدار هاوکات لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکاریەکان خۆپیشاندەران ڕایدەگەێنن کە هەڵوێستی تونتریان دەبێت. ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم بە ڕەزامەندی هەر سێلایەنی بەشدار لە حکوومەت لە پای ماندووبوونی زۆری سێکتەرەکانی تەندروستی و پەروەردە لەم دۆخە دژوارەدا بڕیاری بڕینی موچەکانیان دەکاتە دیاری بۆیان و هەر مانگێک بە بیانوویەکی نوێ دەست بۆ قوتی ڕۆژانەی فەرمانبەرەکانی دەبات و بەشێکی لێ کەم دەکاتەوە، بەمەش هێندەی تر باری سەرشانیان قورستر دەبێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.